بەنای خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ هاوکارانی خۆشەویست و زێدە عەزیزینەوە خزمەت سەرەتا بە ناوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین و گەرمترین و ڕازاوەترین پیرۆزباییتان لێ یەکەین سەبارەت بە جەژنی ڕەمەزانی پیرۆز. خوای گەورە جەژن کاتەمایی خێر و خۆشی بۆ هەموو لایەک، خوای گەورە تاعەت و عیبادەت و پەرستشەکانی مانگی ڕەمەزانی لە هەمومان قبوڵ کردبێ. خوای گەورە ئینشەڵا جەژن کاتەمایی خێر و خۆشی بۆ هەموو لایەک جارێکی تر بە ناوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆزبایەکی گەرم ئاراستەی تەواوی بینەرانی کەناڵی پەیام و هاوکات موسڵمانانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتێکین خۆشەویستانم هاوشێوەی جەژنەکانی ڕابردوو لە سێ ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ هاوکارانی خۆشەویست پێکەوە هەوڵەدەین بۆ ماوەی چلخولەکەی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستا بین چەند پرسیارێک ئاراستەی ئێوەی بەڕێز بکەین و ئێوەش وەڵامی دروستن و بنەخاوەنی خەڵاتی بەرنامەی جەژنانەی کەناڵی پەیام لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز لەگەڵ تانابین و هاوکات لە کاتژمێر حەوت هەردوو ڕۆژەکەی تریش هەر لە خزمەتتانە ئابین ئینشاءڵڵا. خۆشەویستانم دیارە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە کەناڵی پەیام جیاواز لە ساڵەکانی ڕابردوو کۆمەڵی بەرنامەی زۆر جوانی پێشکەشی بینەرانەکانی کرد. بەرنامەی سیگەوهەریچە بوو لە بەرنامە زۆر جوانەکان کە لە دوو کاتی جیاوازە پێشکەشەکرا. هاوکات بەرنامەی قوتابخانەی خێزانێکێ بوو لەو بەرنامانەی کە بەرنمەیەکی زۆر تایبەت بوو تایبەت و بۆ خێزانەی کە بە جوانی پەروەردەی مناڵەکانیانەکەن و هاوکات بەرنامەی چریکەیەکێ بوو لەو بەرنامانەی کە ئێمەی ناسان بە کۆمەڵێک منداڵی نەوەجەوانی قورئان خوێنی جوان، کۆمەڵێک دەنگخۆشی زۆر باش. هاوکات بەرنامەی سەدای زێڕین کە هاوکارمان کاک مەحموود کەرکووکی پێشکەشێ کرد و لە چەند وڵاتێکی جیاوازەوە لەگەڵ کۆمەڵە قورئان خوێنی نێودەوڵەتی ئەدوا. خۆشەویستانم زۆر کاتی ئێوە ناگرم، هەوڵە دەم کە زۆرترین پەیوەندی وەربگرین. ئەمڕۆ چەند پرسیارێک بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئامادەیە و ئەبنە خاوەنی خەڵات ئەگەر وەڵامی دروست بدەنەوە. خۆشەویستانم ئەگەر یەکەم پەیوەندی ئامادە بێ. یەکەم پەیوەندی کاک عەدنان لە بەردەڕەش. کاک عەدنان سەلام عەلەیکوم. السلام علیکم. عەلەیکە سەلام کاک عەدنان گیان. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم یا سەرکەوتوان بۆ دەخوازڵام. سپاس دەکەین کاک عەدنان، جەژنە پیرۆز بێ و هەمیشار لە جەژن و خۆشییا بیت. جەژن لە هەموو کارمەندان و مسلمانان جیهان بە تایبەتی کوردستان. زۆر سپاس کاک عەدنان لە ڕێگەی شاشی پەیامەوە پیرۆزبایی لە شیەکەی لە جەژنی ڕەمەزانە؟ لە هەموو بیلەران و هەموو مسلمانان جیهان. کاک عەدنان بینەری بەرنامەکانی کەناڵی پەیام بووی لە مانگی ڕەمەزانە؟ بەرنامەکان چێژی تایبەتیان نەبوو لای جەنابەت؟ بەڵێ بەڵێ. هەمیشار لە خۆشییا بی کاک عەدنان گیان. کاک عەدنان ڕاستەوخۆ چینە لای پرسیارەکان بۆی لە کاتە نەگرم زۆر. یەکەم پرسیارمان کام لەم بەروارانە ڕۆژی جیهانی باڵاپۆشیە؟ تۆ سێ ئیختیارت هەیە، کام لەم بەروارانە ڕۆژی جیهانی باڵاپۆشیە؟ یەکی شوبات، یەکی ئاذار، یەکی ئایار. دووبارە یەکەمەوە کام لەم بەروارانە ڕۆژی جیهانی باڵاپۆشیە؟ یەکی شوبات، یەکی ئازار، یەکی ئایار. شوبات. نایگۆڕیتەوە وەڵامەکە دەوەیە؟ نەخێر نەخێر. کۆتا وەڵامە؟ دەی زۆر سپاس، هەمیشە لە جەژن و خۆشیابی. سپاس بۆ جەنابەت. پەیوەندی دواتر شیرین خان لە ئاکرێ. شیرین خان سەلام عەلەیکوم و جەژن پیرۆز بێت. عەلەیکە سەلام وەڕەحمەت الله. جەژن لە خۆت و خانەوادەی بەڕێز و تەواوی کارمەندانی کەناڵی پەیام پیرۆز بێ، هەموو ڕۆژێکتان جەژن و خۆشی بێ مامۆستا. زۆر سپاس شیرین خان. لێرەوە پیرۆزبایی لە چی یەکەی لە ڕەمەزانە جەژنی ڕەمەزانی پیرۆزە؟ پیرۆزبایی لە تۆی بەڕێز و خانەوادەکەت لە هەموو کارمەندان و گوێگران لە هەموو مسلمانان. ئینشەڵڵا خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایەکی قبوڵ کردبن. خوای گەورە ئەو جەژنە بکاتە جەژنی خەیر و خۆشی و سەرکەوتن بۆ مسلمانان ئینشاءڵڵا. شیرین خان لە مانگی ڕەمەزانە بینەری بەرنامەکانی پەیام بوویت؟ بێگومان بەرنامەکانی کەناڵی پەیام هەمووی لە جێگەی خۆینە بەڕاستی. زیاتر چ بەرنامەیەک سەرنجی جەنابتی ڕاکێشا؟ بەڵێ بەڵێ. زیاتر چ بەرنامەیە سەرنجی جەنابتی ڕاکێشا؟ وەڵڵا مامۆستا هەموو بەرنامەکان بەس من ناوەکانیان نازانمەوە مستی لێ. بەرنامەی سیگەوهەرمانە بوو کە لە دوو کاتی جیاوازە پێشکەشەکرا لە هەمان کاتە قوتابخانەی خێزان چەندین بەرنامەی بە پێس هەبوو لە کەناڵی پەیام. بەڵێ
ڕێزان زۆر سودیە و زۆر جوان بوو بەرنامەی جوان بوو بەلامینەوە بەرنامە دینیەکان جوان بوون هەموو بەرنامەکانتان بەس تەلەڤیزیۆنی بانگەوازیش بەڕاستی ئەویش یەکێکە سەر بە کۆمەڵ بەڕاستی ئەویش زۆر سودی هەبووە بۆ ئێمە شار لە جەژن و خۆشیە بی خوشکی بەڕێزم شتین خان با بچمە لای پرسیارەکە کام لەم بەروارانە ڕۆژی جیهانی باڵاپۆشیە یەکی شوبات یەکی ئازار یەکی ئایار یەکی شوبات دڵنیایت نایگۆڕی لە وەڵامەکە بەڵێ دڵنیامە یعنی دڵنیای کە ئەو بەروارەیە بەڵێ بێگومان ئەگەر هەڵە بوو ئەگەر هەڵە بوو قوربانێکی بێ زۆر سپاس هەمیشار لە جەژن و خۆشیە بی خوشکی بەڕێزم زۆر سپاس سەلام عەلەیکم وعەلەیکە سەلام خوان لەگەڵ سندوس خان لە چەمچەماڵ پەیوەندی دواتر سندوس خان سەلام عەلەیکم و جەژن پیرۆز بێت عليكم السلام ورحمة الله جزي إيش بيدوزه زۆر سپاس سندوس خان جەژن پیرۆزی هەمیشە لە جەژن و خۆشیابی جەژنە پیرۆزە لە چیەکەی لە شاشەی پەیامەوە جزي لسجن كرمندان كهمشان هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی لە چەمچەماڵ جەژن چۆن بەڕێوە چوو ماڵ ئێوە گەرم و گڕی پێوە دیار بوو میوانتان هەبوو بەڵێ بەڵێ الحەمدلله والله جژنێکی زۆر بوو هەمیشار لە جەژن و خۆشیابی خوشکی بەڕێزم با بچمە لای پرسیارەکە سندوس خان کام لەم بەروارانە ڕۆژی جیهانی باڵاپۆشیە یەکی شوبات یەکی ئازار یەکی ئایار بەڵێ با یەکی شوباتێ ئینشاءالله تۆش لەگەڵ دوو پەیوەندی ترایە خۆت زانیاریت لایە والله من سەر قسارەکە وەکەوانە ڕۆمنەوە والله ئەی زۆر جار دوای قەرەباڵخی کەوتن ڕەنگە بکەویتە هەڵەوە وەڵا بەدڵی خۆت من نازانم خۆ دەزانی کردە گومانەوە من ناتخەمە گومانەوە خۆت چیت پێ باشە ئەوە بکە با هەر یەکی شوبات باش سپاس بۆ تۆ سندوس خان سپاس بۆ پەیوەندەکەت هەمیشار لە جەژن و خۆشیابی خوشکی من زۆر سپاس کاک نەورۆز پەیوەندی دواتر لە ئاکری خۆشەویستەوە کاک نەورۆزگیان سەلام عەلەیکوم جەژن پیرۆز بێت عليكم السلام مامۆستا جەژنی تۆ جەژنی هەمی کادر و کارمەندەکان پیرۆزی سەرکەتم ئینشاءالله زۆر سپاس کاک نەورۆز لە ڕێگەی پەیام و حەزەکەم جەژنە پیرۆزە ئاراستەی چیەکەی گەرنی چی ئازاکەی بەڵێ مامۆستا ئەمن لە دەڤەری ئامێدی پێشدەوی دەکەم لە دەڤەری ئامێدی بەڵێ لە دەڤەری ئامێدی وەسڵاو و ڕێزمان هێتا ئامێدی لێرەوە زۆر مەمنون مامۆستا من جەژنی هەمی برادەران پیرۆز دەکەم هەمی کادر و کارمەندەکانی کەناڵی پەیام پیرۆز دەکەم مثلا بوده جژنێکی خیر و بەرەکەت و خۆشی بۆ ئێمە هەمیان مامۆستا ئینشاءڵڵا کاک نەورۆز لە ڕەمەزانە بینەری بەرنامەکانی پرۆگرامەکانی کەناڵی پەیام بوویت والله مامۆستا زۆر کات بینەر و بیسەری ئەم کەناڵە بمڕاستی کەناڵی پەیام کەناڵێکی زۆر خۆش بی دەستان خۆش خۆتان خێر ئینشاءڵڵا پێشنیارەکەی ئێمە چی بکەین بۆ داهاتوو چیت پێ باشە کاک نەورۆز والله مامۆستا ئەگەر داهاتوودا یعنی بەرنامێک بەرزترتر هاتن بەرنامە ڕاستەوخۆکان بەرزتر هاتن بۆ بژەریت و هەر وەختا یعنی لە ڕێگای تووری کۆمەڵەتی فێسبووکی ئەگەر بەرنامە بە شێوەیەکی لەرژی بنەخۆرەوەی باش چونکە گەلێک جیهایە مامۆستا کەناڵێک ئەگەر نەگەیتێ یانجی لە ماڵە نییە لە ڕێگای تووری کۆمەڵەتی فێسبوو بینەر و بیسەرگەریتە ئینشاءڵڵا دەست خۆش سپاس بۆ پێشنیارەکەت کاک نەورۆزگیان سپاس بۆ تۆ کاک نەورۆز پرسیارەکەمان بۆ جەنابێت کام لەم بەروارانە ڕۆژی جیهانی باڵاپۆشیە یەکی شوبات یەکی ئازار یەکی ئایار یعنی ڕۆژی جیهانی باڵاپۆشی بەڵێ بەڵێ هەردوو نەکەم اختیارەکان یەکی شوبات یەکی ئایار یەکی ئازار با یەکی شوبات مامۆستا یەکی شوبات بێ بەڵێ کۆتا وەڵامە کاک نەورۆز بەڵێ باز مامۆستا دەی سپاس بۆ جەنابێت هەمیشار لە خۆشی و جەژنابیت ژیان خان لە چەمچەماڵ بەڵێ ژیان خان وعەلەیکە سەلام و ڕەحمەت الله جەژنە پیرۆز بێ خوشکی من سپاس دەکەم بژن لە ئێوە پیرۆز بێ لە هەموو کارمەندان لە هەموو پرۆگرام بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم کە پەیوەندیەکەم وەرگرتەکە و تا بەشدار ئێمە زۆر خۆشحاڵتر بووین ژیان خان لای تۆ پێناسەی جەژنی ڕەمەزان چییە؟ ئایا جەژنی ڕەمەزان تەنها بۆ ئەو مرۆڤانەیە کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە بە ڕۆژوو بوون و توانیویانە باشی پەرستەشەکانیان ئەنجام بدەن؟
بەڵێ وەڵی ڕای من جەژنی ڕەمەزان یعنی بۆ ئەو کەسانێکە زمانی ڕەمەزانە نادەچیان کردبێ مەسەلا ڕۆژ دەکاتە قورئان خوێندنە ئەو شتانەیان کردبێ جەژنی ڕەمەزان زۆر هەستێ خۆش بۆ دروست ئەبێت دەکەی ئەها مرتاح ئەبیت بەڵام ئەو شتانە نەکەی ئەها بەساسی ئەمەیە جەژنی ئێمە ویەکی نازان دەوڵۆز و هەیە کردارە بە جەژن بەس بۆی ئێمە مسلمان جەژنی هەیە هیوادار مسلمانی هەر ئەم جەژنە زیندوو بکەنەوە سەردانی یەکتر بکەنەوە بێگومان یەکێ لەو تایبەتمەندیانەی جەژن ئەوەیە کە بەڕاستی سەردانکردن یەکتر گەرنازایی لە یەکتر دەرێکتر دەڵڕینی خۆشەویستی بۆ یەکتر کە پێویستە هەموومان بە گەرموگوڕی و پێشوازی لە پێ بێگومان زۆر باشە ژیان خان ڕاستەخۆ بزان پرسیارەکە لە سەری جەنابتە لە پەیوەندی جەنابتە ئاگۆڕێ نازام کاگاریان وان دووەم پرسیارمان لەم یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز پرسیارەکەمان مانگی ڕەزبەر ئەکەوێتە کام وەرزەوە مانگی ڕەزبەر ئەکەوێتە کام وەرزەوە هاوین پاییز بەهار پرسیارەکەی تر دەزانی؟ وەڵا هەرەوە نییە بەداخەوە لە ئیتر ئەوە شانسەکەی دەوێت لە کاتی پەیوەندی توای ترە بێ بگۆڕێ بەڵێ دووبارە یەکەمەوە مانگی ڕەزبەر لەسەر شاشەی پەیامیش دیارە مانگی ڕەزبەرەکەوێتە کام وەرزەوە هاوین پاییز بەهار با پاییز بێ؟ دوا وەڵام کاکە ئێستا کامیان بە قوربان هاوین پاییز بەهار دوا وەڵام تەواو پاییز تەواو زۆر سپاس بۆ جەنابەت هەمیشار لە جەژن و خۆشییا بیت سپاس بۆ ژیان خان کاک سامی لە دوهۆک کاک سامی گیان سەلام عەلەیکوم سڵاو لە کاک سامی بەڕێز هەمیشە هەر لە جەژن و خۆشی و بەختەوەریا بژی ئینشاڵڵا برام زۆر سپاس مامۆستادەتان خۆش بێ جەژنیشتان پیرۆز بی لە تۆ لە سەرجەم کارمەندان دیمەرانی بیسەرانی تەلەڤیزیۆنی پەیام هەموو کوردستانیان هەمیشە لە جەژنابی کاک سامی لە مانگی ڕەمەزانە بینەری پرۆگرامەکانی کەناڵی پەیام بووی بەری مامۆستا گۆران لە مانگی ڕەمەزانی پیرۆزە بینەری پرۆگرامەکانی کەناڵی پەیام بوویت بەری مامۆستا زۆربەی جار گەویستی تەلەڤیزیۆنی پەیامم دەستان خۆش بێ تەلەڤیزیۆنی سپێدە تەلەڤیزیۆنی پەیام بەرنامەکانتان زۆر زۆر خۆشم بەڕاستی کە تۆ لە رادیۆ لە تەلەڤیزیۆنیش خزمەت دەکەی بەڕاستی دەستان خۆش بی بەرنامەی زۆر جوان پێشکەش دەکەن سپاس بۆ جەنابێت هەمیشە هەر لە جەژن و خۆشی و بەختەوەریا بژی کاک سامی جان کاک سامی پرسیارەکەمان بۆ تۆی بەڕێز و ئەزیز مانگی ڕەزبەرەکەوێتە کام وەرزەوە هاوین پاییز بەهار هاوین پاییز بەهار مانگی ڕەزبەرەکەوێتە کام وەرز ئەوە تۆ وەزانی من نازانم بەڵێ ما پاییز ماوەستا دوا وەڵام نایگۆڕی کاک سامی چ بڵێم بە خودای نازانم دوای هەڵە بێ من تاوانبار نەکەی ها هاوین و پاییز بەهار بەڵێ با هاوین بێ دوا وەڵام وایە دوا وەڵام بە هاوین دێرێ وەڵە باشە سپاس بۆ تۆ کاک سامی جان هەمیشار لە جەژن و خۆشی و بەختەوەریا بژی برای شیرینم پەیوەندی دواتر کۆچەر کۆچەر خان سەلام عەلەیکوم و جەژن پیرۆز بێت زۆر سپاس کۆچەر خان لە ڕێگەی پەیامەوە حەزەکەم پیرۆزبایی خۆت بنێریت زۆر سپاس کۆچەر خان کۆچەر خان چیت هەیە بۆ موسڵمانان لە جەژنی ڕەمەزانی پیرۆزە کۆچەر خان گوێ لێمەیە کۆچەر خان چیت هەیە بۆ موسڵمانان بۆ ئەوانەی بە ڕۆژوو بوون لە جەژنی ڕەمەزانی پیرۆزە ئەوە بەڕاستی داوایەکی زۆر جوانە داوا ئەکا ئەو خوشکە ئازیزانەی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە باڵاپۆشیان هەڵبژار لە دوای ڕەمەزانیش بەردەوام بن دەست خۆش ئەوە پێشنیارێکی زۆر جوانە بەڵێ کۆچەر خان با ڕاستەخۆ بچینە لای پرسیارەکە مانگی ڕەزبەرەکەوێتە کام وەرزەوە هاوین
پاییز بەهار هاوین دوا وەڵام دڵنیای نایگۆڕیت باشە سوپاس بۆ پەیوەندەکەت زۆر سوپاس بۆ کۆچەرخان پەیوەندی دواتر لە چەمچەماڵی ئەزیزەوە میدیاخان میدیاخان سەلام عەلەیکوم جەژنە پیرۆز و هەمیشار لە جەژن و خۆشییا بیت زۆر سپاس جەژن لە ئێوەی خۆشەویستی پیرۆز بێ و خوا گەورە لامولایەکی قبوڵ کردبێنە و ژوداعەت و ڕۆژی ئەم مانگی ڕەمەزان میدیاخان لە مانگی ڕەمەزانە لە پەیامەوە کۆمەڵێک پرۆگرامی تایبەت پێشکەش کرا تۆ بینەری پرۆگرامەکان بووی پێشنیارت چییە ڕەخنەت چییە؟ وەڵا دەی ڕەخنە نییە سەرم پرۆگرامەکان دەی دەستخۆشی و هیوادارم سەرکەوتوو بەدەوام بێت. زۆر سپاس بۆ تۆ میدیاخان زۆر باشە چینە لای پرسیارەکە مانگی ڕەزبە دەکەوێتە کام وەرزەوە هاوین پاییز بەهار پاییز ئینشاءڵڵا پاییز ئینشاءڵڵا دوا وەڵام بەڵێ نایگۆڕیت زۆر سپاس بۆ پەیوەندەکەی جەنابەت هەمیشار لە جەژن و بەختەوەریا بژیت. کاکۆگر لە قەرەداخ کاکۆگرجیان سەلام عەلەیکوم جەژنی ڕەمەزانت لێ پیرۆز و هەمیشە کاتەکانت پڕ بێ لە خۆشی بەختەوەری وا سەلامەتێکە جەژنی ڕەمەزان لە تەواوی کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام و ئێوەی بەڕێز پیرۆز بێ و هەر ئێوەی بێ. زۆر سپاس کاکەوەگر کاکەوەگەرم پرسیارە جەنابەتەکەمەوە لە مانگی ڕەمەزانە بینەری پرۆگرامەکانی کەناڵی پەیام بووی. وڵایی بە بۆنەی زیکر و تەراویحەکانەوە زۆر ئەوەی ڕاستی بێ بینەری تەلەڤیزۆن نیمەوەی ڕاستی بێ. هەمیشار لە جەژن و خۆشیابی ئەتەوێ پیرۆزبایی خۆدا ڕاستی چێ بکەی لە شاشەی ڕەنگینی پەیامەوە؟ وڵا پیرۆزبایی خۆمە گەیمە خزم و کەسوکارم لە سلێمانی و خۆمان ماڵمان لە قەراقا زڵاو ڕێژی تایبەتی مێ بۆ ماڵی خەسوون لە سلێمانی ئەمڕۆ سەردانی خەسوو کرد؟ نەوەڵا قەرزارم مەبێ بەیانی کرد ئەی نەیان کوشتووی؟ نەوەڵا بەس تەسەوورەکەم خۆ دوو ئاوازاوایترمێ ئەوان پێشی من کەوتن ئەم دەستنایە من ناوم لە لیستی سوورە. هەمیشار لە جەژن و خۆشیاوی کاکۆگرجان ئینشەڵڵا بە خێر و خۆشی سبەی سەردانیان بکە. زۆر سپاس کاکۆگر لە کاتی پەیوەندەکەی جەنابیش تا پرسیارەکەمانە گۆڕێەوە پرسیارێکی تر بە یارمەتی هاوڕێیانی خۆشەویستم لە ژووری کۆنتترۆل پرسیاری سێەممان لە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز ژمارەی ئاەتەکانی قورئانی پیرۆز بریتیە لە چەند ئاەت 6326 ئاەت 6322 ئاەت 6236 ئاەت 6326 دوا وەڵامە کاک هۆگر؟ بەڵێ نایگۆڕیت؟ ناوەڵە دەیکەواتە سپاس دەکەین هەمیشار لە جەژن و خۆشیابی. وا سەلامەتێکا و ئێوەی زۆر سپاس بۆ جەنابەت کاکۆگەرجیان شەنگەخان لە چەمچەماڵ. السلام علیکم. وعلیکە سەلام وەڕەحمەت وڵڵا شەنگەخان جەژنە پیرۆز و هەمیشار لە جەژن و خۆشیابیت. زۆر سپاس دەکەم لەژنی ئێوەش پیرۆز بێ و لەسەر کارمەندەکانتان پیرۆز بێ ئینشاءڵڵا بۆ وێن جەژنێکی بەخێر و خۆشی و بەرەکەت بێ بۆ سەرجەم مسلمانان. زۆر سپاس شەنگەخان جەژنە پیرۆزە لە چی یەکەی شەنگەخان؟ جەژنە پیرۆزە لە سەرجەم کارمەندانەکەم خانەوادەکەم کردن و دۆستان و سەرجەم مسلمانان. بەڵێ هەمیشار لە جەژن و خۆشیابی. شەنگەخان لە مانگی ڕەمەزانە بینەری پرۆگرامەکانی کەناڵی پەیام بوویت؟ بەڵێ پێکمان بەسەی مەجال و توانای خۆم پێکمان مەجال. دیارە چەندین بەرنامەی ڕەنگینیە بوو کەناڵی پەیام کە حەزەکەم هەنێ تەوزیح بەم بەرنامەی سیگەوەرەیەکی بوو لە بەرنامە جوانەکان کە لە دوو کاتی جیاوازە پێشکەشەکرا لە ئێواران بۆ ماوەی نزیکەی دوو کاتژمێر بەردەوام باشان لە شەوانیشە جارێکی تر کە لە ئێوارانە سەرەتا بە قورئان خوێندن لە ڕێی قورئان خوێنێکی باشەوە دەست پێکرا و پاشان باخوازێک هەندێک ئامۆژگاری موسڵمانانێک کرد لە پاشان هەر ناو ستۆدیۆیە خواردن دروستەکە لەلایەن دوو شێفی بەڕێزەوە و پاشان دکتۆرێکی ئەزیزی شاهات
ڕێنماییەدا بە هاوڵاتیان و مسلمانی خۆشەویست لەوەی چی بخۆن و چی نەخۆن بۆی کە تەندروست بن لە مانگی ڕەمەزانە و چەندین بەرنامەی هاوشەوی قوتابخانەی خێزان و چریکە و چەندی بەرنامەی و سدای زیارنی کە کۆمەڵ لە پرۆگرامی زۆر تایبەت بوون. زۆر باشە شنگەخان با ڕاستەخۆی شێلای پرسیارەکە ژمارە ئاەتەکانی قورئانی پیرۆز بریتیە لە 6326 ئاەت 6322 ئاەت 6236 ئاەت. بەڵێ لەسەر شاشەیە فەرموو. بەڵێ با 6000 وڵی نازاندا ئەختیاریەکەم لە 6236 6326 6236 دەی هەمیشە لە جەژن و خۆشیابی سوپاس بۆ جەنابەت. زۆر سوپاس. کاک شعبان لە ئاکرێ پەیوەندی دواتر. سلام علیکم. عەلەیکە سەلام کاک شعبان گیان. باسی ماسا جەژن پیرۆز بێ لە تۆ لە هەموو کارمەندانشتی نەرانی کەنالی پەیام پیرۆز. زۆر سپاس دەکەم کاک شعبان جەژن لە جەنابەت پیرۆز بێ هەمیشە لە جەژن و خۆشی و بەختەوەریابی کاک شعبان. کاک شعبان جەژن لە ئاکرێ چۆن بەڕێوە چوو؟ والله الحەمدولله جەژنەکەی زۆر خۆش بوو دەوەکەسی فێر نەکردووە ئەلحەمدولله زۆربەی خەڵکەکە بەڕۆژ دەگەڕین هەموو ساڵەکانی هاوین خەڵکەکە زیاتر بە شەو دەگەڕیان بەڵێ ئەلحەمدولله ئەمڕۆ هەمووی بەڕۆژ بوون لە ڕۆژ دەگەڕیان. سپاس بخۆی یعنی جەژن لە ئاکرێ لای جەنابتان گەرم و گوڕ بوو میوانتان زۆر بوو. بەڵێ والله الحەمدولله قورئان 10 ساڵیش دەبی میوانێ و هاوان بۆ ناچیان. سپاس بۆ خوای گەورە هیوادارین هەموو جەژنێ پڕ بێ لە میوان و بە گەرمی پێشوازی لێ بکەین و بە گەرمیش ماڵاوایی لێ بکەین. بەڵێ کاک شعبان گیان پرسیارەکەمان بۆ جەنابەت ژمارەی ئاەتەکانی قورئانی پیرۆز بریتیە لە 6326 ئاەت 6322 ئاەت 6236 ئاەت. 6236 ئاەت. کۆتا وەڵامە نایگۆڕی کاک شعبان؟ نەخێر نایگۆڕم. یعنی پێ دوایە وەڵامەکەت ڕاستە؟ ئەی ئەگەر هەڵە بوو هەکاڵە قوربانی پێبانی هەلە نییە زانیاریمە الحەمدولله لەسەر قورئان باش. دەی خوای گەورە قورئان بکاتە بەهاری دڵی هەموومان. ئامین ئەجمەعین. بەڵێ سپاس بۆ تۆ کاک شعبان سپاس بۆ پەیوەندەکەت. باوشی ئەحمەد لە هەولێر. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله باوشی ئەحمەد. جێژن پیرۆز ئینشاءالله. هەمیشە لە جەژن و خۆشایی باوکی ئەحمەد جەژن لە تۆش پیرۆز و لە خانەوادەی بەڕێز و لە ماڵ و مناڵ. سپاسی دەکەم. باوکی ئەحمەد هەولێر لەگەڵ جەژنە جەوی چۆن بوو؟ والله الحمدلله زۆر باشە. باش الحەمدولله گەرم و گوڕ بوو کاک باوکی ئەحمەد؟ ئارا والله الحمدلله. سپاس بۆ خوای گەورە. باوکی ئەحمەد جەژنە پیرۆزە لە چی یەکەی لێرەوە؟ چۆن؟ جەژنە پیرۆزە ئاڕاستەی چی یەکەی لە شاشەی پەیامەوە؟ والله گشت مسلمانان کەنالەکانی ئیسلامی بەگشتی و کەنالی جەنابتان بە تایبەتی. بەڵێ هەمیشە لە جەژن و خۆشیابی برای بەڕێزم باوکی ئەحمەد. بەڵێ باوکی ئەحمەد ژمارەی ئاەتەکانی قورئانی پیرۆز بریتیە لە 6326 ئاەت 6322 ئاەت 6236 ئاەت. والله ئەوی ناوەندێ خەیرە لە گۆڕی ئەوسەتوها 6322 ئاەت. بەڵێ. بەڵێ دوا وەڵامە؟ ئەوە دوا وەڵامە ئینشاءالله. باشە باوکی ئەحمەد سپاس بۆ پەیوەندەکەی جەنابەت هەمیشە لە جەژن و خۆشیابیت. پەیوەندی دواتر کاک مەڕوانی بەڕێز لە قەزای خەبات. کاک مەڕوان سەلام عەلەیکوم جەژنی ڕەمەزانت پیرۆزی و هەموو کاتێکات جەژن و خۆشی بێت. وعليكم السلام ورحمة الله وبركاته. جەژن توتای کارمەندان هەموو مسلمانانی جیهان لە گشتی کوردستان بە تایبەتی پیرۆز. زۆر سپاس کاک مەڕوان جەژن لە قەزای خەبات چۆن بەڕێوە چوو چۆن پێشوازیتان لێ کرد میوانتان هەبوو میوانتان زۆر بوو؟ بەڕاستی ئەوەی ڕاستیێتن لە خەبات نین لە دەڤەری بادینان ئێستا لە دەڤەری بادینان میوانداری چوومە. بەڵێ بە میوانداری چوومە الحەمدولله. بۆی ئەمن دیتم بەڕاستی ئەگەر پێی جیاوازی بکەین لەگەڵ جەژنی ڕابردوو جیاوازەکی زۆر دەبین بەڕاستی یعنی ئەو جەژنە جەژنێکی زۆر خۆش و بەڕاستی گەرم و گوڕی پێوە دیار بوو خەڵک زیاتر سەردانی یەکتریان دەکرد خەڵک زیاتر داوای گردن ئازاییان لە یەکتر دەکرد. هەمیشە لە جەژن و خۆشیابی برای من. زۆر سپاس کاک بەڕوانگیان ڕاستەخۆ لە پەیوەندی جەنابتەوە پرسیارەکەمان ئەگۆڕێ و چین بۆ پرسیاری چوارەم کە پرسیارەکەمان ناوی ڕاستەقینەی نالی شاعیر چییە؟ ناوی ڕاستەقینەی نالی شاعیر بریتیە لە ئەحمەد خدر محەممەد.
طبعا نالی شاعر بیستو دەوەی ناسیت بەێ ناوی تەواوی ڕاستەقینەی بەناوی مەلا خدری کوڕی ئەحمەد شاویستیە دڵنیای لەوە هەر زۆر دڵنیامە ناوی ئەوەی کوردیکە یعنی ناوی ڕاستەقینەی مەلا خدری کوڕی ئەحمەد شاویستیە ئەوە شاعیرێکی تر نییە یا ئەوە نالیە بەڵێ نالی دواوەڵامە ئاسانکارەکان ئەحمەد خدر محەممەد خدر مەلا خدر يعني کەواتە کۆتا وەڵام مەلا خدر مەلا خدری کوڕی ئەحمەد بەڵێ باش زۆر سپاس بۆ پەیوەندەکەی جنابێت کاک مەڕوان هەمیشە لە جەژن و خۆشییا بیت زۆر سپاس بۆ کاک مەڕوان پەیوەندی دواتر کاک سەلاحەدین لە چەمچەماڵەوە کاک سەلاحەدین سەلام عەلەیکوم جەژن پیرۆز و هەمیشە لە جەژن و خۆشییا بیت سلام ورحمة الله جزء في الوزارة لكن أنا بدنا نقول لسدم صلادانكم. زور سپاس كاك صلاح الدين جژن لە چەمچەماڵ بەڕێوە چوو کورە جەژنە پیرۆزە لە چیەکەی وبعدي جزء تاعكم إساء أو من بين بلا ساكان ولا تايسا سباس بو هاوسي كان خزمان هذا خوي ماوا. سپاس بۆ خوای گەورە پەیامی تۆ لە جەژنات چیە بۆ مسلمانانی خۆشەویست؟ والله بياني من أولها يوادان من الحكومات كانوا خلتي بسند كانوا وقفوا صدمي هستاجان وحفتاجان خلتي بسند كانوا خزم دور برادران براسي أول قال مقولي خوي أبيض. بله كاك صلاح الدين خود تواني وتا أو بيروكي وكو صالني رابردو قرمو قربي لسرداني كرني خزمان ودوستان ودراوسي. بدنيا وبجوري وانا خدمة أمروشي فيه بيحكي أمروش بوا. دايسباز بخوا هميشه رجعنا خوشيا بأي لمانغي رمضان بيروزا بينري برنامج كان كنالي بيان بوي. سباز بخوا بالله برنامج كان تجيب بيك زود ميواني ما كان ما قلنا خمور روزك براسي تجاي دسوسية. زور سباز هيش رخنا بيجنارك الدنيا بودا تبو دواي مانغي رمضان. والله يوادان أو برنامجنا لازم نقرب منه. أو برنامجك لرمضان بيشكر شكرا. بالله أواني رمضان أكذا يوازنم أوانا بناوك منه. بالله سپاس بو تو إن شاء الله بيت وأنا هلا دين بيجنار كان بهندور بدين سپاس بو تو كاك صلاح الدين. بستنا كمان بو جناب ناوي الراستقيني نالي شاعر بريتية لأحمد خدر محمد. خدر. كوتا ولام. بالله. باشا كاك صلاح الدين سپاس بو بيوند كده مشار لجنة خوشيا بيت. زور سپاس بو قاعدة تامين تسافر. زور سپاس بو كاك صلاح الدين. دينا خان لكركوك. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. دينا خان جژنی رمضان پیرۆزی هەمیشە لە جەژن و خۆشییا بیت. زۆر سپاس دەکەین جژنی رمضان لە تۆی بەڕێزی مبارەک دێ مایگەورە ئەم جەژنە بخێنمای سەر و بەرەکەت بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست. زۆر سپاس دینا خان لە کەرکووکی ئەزیز جژنی رمضان چۆن پێشوازی لێکرا چۆنتان بەڕێکرد یەکەم ڕۆژ؟ الحەمدولillah وەکو گەرماکەی گەورم و گوڕ. يعني وەکو گەرماکەی گەرم و گوڕ بوو. سپاس بۆخوا. کەرکووک بۆ ناسراوەکە دایمە گەرمە وەکو گەرماکەی گەرم و گوڕ. سپاس بۆ خوای گەورە هەمیشە لە جەژن و خۆشیاوی. پەیامی تۆ چییە بۆ مسلمانان بۆ ئەو بەڕێزانەی کە یعنی زۆر جار ئەبیستین هەندێک لە مرۆڤەکان ئەڵێ منتان نیوەڕۆ هەڵنەساوم لە خەو ینی لە یەکەم ڕۆژی جەژنە پەیامت چییە بۆ کەسانەی کە گرنگی نادەن بەم بۆنە گرینگە بەم بۆنەی کە بەڕاستی پێویستە هەومان زیندوی کەینەوە؟ والله خوای گەورە هیدایەتیان بدات چونکە ئێمە دوو جەژنمان هەیە ئەوش بریتە لە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان تۆ لەم جەژنەیە یادەکەیتەوە ئەڵڵا بە توێرم و گوڕی پێشواکی لێنەکەی ئەی بۆ چ جەژنێ هەڵەستی؟ بێگومان هەمیشە لە جەژن و خۆشیابی خوشکی بەڕێزم دیناخان. دیناخان پرسیارەکەمان بۆ جەنابەت ناوی ڕاستەقینەی نالی شاعر بریتیە لە ئەحمەد خدر محەممەد. بەڵێ با خدر بێ. کۆتا وەڵام. بەڵێ با خدر بێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەی دیناخان لەکەرکەوە میشە لە جەژنابیت. سپاس بۆ تۆ. باوشی ئارێس لە قەزای شارە زوور. السلام عليكم. وعليك السلام باوشی ئارێس هەر لێرەوە هەتاوەکو قەزای شارە زوور جەژنێ پیرۆز بێ پڕبی لە بەختەوەری و ئاسوودەیی. جەژنیەوەش پیرۆز بێ و لە عەدات جەژناوەڕخوای گەورەی ئینشەڵڵا قبوڵی کردووە لە هەموو لایەک. زۆر سپاس باوشی ئارێس جەژنت چۆن بەڕێکرد یەکەم ڕۆژ؟ یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز لای تۆ چۆن بەڕێوە چوو؟ وەڵا لەخوای گەورە بە جەژنێکی زۆر خۆش و زۆر شاد و زۆر خۆش و زۆر
ئیتر لە خوای گەورە بەدیان زۆر خۆشەوە. هەمیشار لە جەژن و خۆشیایی باوکی ئارێز لە مانگی ڕەمەزانی پیرۆزا بینەری پرۆگرامەکانی کەناڵی پێیان بوویت؟ وەڵای لەخوا بەزانە وەڵای زۆر بەخەمی ئیتر زۆر بەخەمی. هەمیشار لە جەژن و خۆشیابی و خوای گەورە هەموو کاتێکت پڕکا لە بەختەوەری و ئاسوودەی. باوکی ئارێز ناوی ڕاستەقینەی نالی شاعیر بریتیە لە ئەحمەد خدێر محەممەد کامیان؟ والله مامۆستاجان زۆر زانیاریم لەسەری نییە بەس با ئەحمەدێت. ئەحمەد کۆتا وەڵام بێ؟ با ئەحمەد زانیاریم زۆر لەسەریشی نییە. زۆر باشە ئەیکەینە کۆتا وەڵام ئەحمەد باشە؟ قەڵە کۆتا وەڵامە. باشە سپاس بۆ باوشی ئارێز لە قەزای شارەزوورەوە. قوربانم بەڕێزی بەسلام. سپاس بۆ جەنابەت. شەوبۆخان پەیوەندی دواترمانە لە چەمچەماڵەوە. شەوبۆخان سلام عەلەیکوم جەژن پیرۆز بێ هەمیشار لە جەژن و خۆشیا بیت. عليك السلام ورحمة الله جژنی ئێوەش پیرۆز بێت دەستخۆشی بەرنامەکەتان لێکم خۆشحاڵ بەشدارم. زۆر سپاس شەوبۆخان. شەوبۆخان پەیامی تۆ چییە لە جەژنە؟ پێناسەی تۆ بۆ جەژنی ڕەمەزانی پیرۆز؟ والله پەیامی من سەرتا جەژنە پیرۆزەیە ئیتر خوای گەورەش نوێژ و ڕۆژ و تاعەتی هەموو لایە قەبوڵ بکات. ئینشاءڵڵا. زۆر باشە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە بینەری پرۆگرامەکانی کەناڵی پێیان بووی شەوبۆخان؟ بەتەکید دەستا خۆش بێت پێشکەوتووە وەخت نەمان نییە بەستی وای سەرکەوت نەخوات. هیچ ڕەخنەیە پێشنیارێکت بۆ داهاتووی پەیام لە دوای ڕەمەزانەوە؟ وەڵایی بەو هیوای ئینشەڵڵا دەستەوابن و کاری باشتر و چاکترمان. زۆر سپاس بۆ جەنابەت شەوبۆخان لە پەیوەندەکەی جەنابتەوە پرسیاری پێنجەممان دەست پێیەکە ڕاستەوخۆ. پرسیارەکەشمان هاوینە هەواری سیپا کەوێتە کام لەم قەزایانەوە. هاوینە هەواری سیپا کەوێتە کام لەم قەزایانەوە. کفری، شارباژێر، ئاکرێ. ئەوە پرسیارەکە و وەڵامەکانی جەسەر شاشەیە. بەڵێ هاوینە هەواری سیپەک هاوینە هەواری سیپا کەوێتە کام لەم قەزایانەوە؟ قەزای کفری، شارباژێر، ئاکرێ. بەڵێ ئاکرێ. ئاکرێ دوا وەڵام؟ بەڵێ. نایگۆڕیت؟ نەوەڵا نایگۆڕ. ئەیە گاڵە بوو؟ زۆر سپاس دەستان خۆش بێ. زۆر دڵنیایە. دەست خۆش سپاس و پەیوەندەکە و شەوبۆخان هەمیشە لە جەژن و خۆشیا بیت. کاک سەقەر لە دوهۆک. سڵاوی خوای گەورە لە کاک سەقەر. جەژنی جەنابەت پیرۆز بێ هەمیشە لە جەژنابی کاک سەقەر گیان. زۆر سپاس کاک سەقەر لەگەڵ جەژنە جەژن چۆن بەڕێوە چوو لە دەڤەری ئێوە پیرۆزبایی لە کێیەکەی؟ وەلا زۆر خۆش بوو بەڕێی تەلەڤیزیۆنی ئێوە جەژنی هەموو هاوڕێیان پیرۆزەکەم بەسەر خۆشەوازی لە هەموو کوردستانی خۆشەویست. هەمیشار لە جەژن و خۆشیاوی برای من کاک سەقەر گیان. زۆر سپاس کاک سەقەر هاوینە هەواری سیپا کەوێتە کام لەم قەزایانەوە بە پرسیارەکەی جەنابتە کفری، شارباژێر، ئاکرێ. ئاکرێ کۆتا وەڵام؟ ئەگەر هەڵە بوو یعنی نایگۆڕی بە کفریان شارباژێر؟ هەر ئاکرێ بێ؟ بە ئاکرێ بێ. سپاس بۆ کاک سەقەر خۆشەویستی و هەمیشە لە جەژنابیت. کاک یوسف لە بەردەڕەش. کاک یوسف گیان سەلام عەلەیکوم جەژن پیرۆز بێت. سلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکات جەژنی تۆش پیرۆز بێت. هەمیشار لە جەژنابی کاک یوسف جەژن لە قەزای بەردەڕەشی خۆشەویست چۆن بەڕێوە چوو یەکەم ڕۆژ؟ وەڵا جەژنێکی زۆر خۆش بوو زۆر قەلە باڵانش بوو. یعنی میوانتان زۆر بوو شکر. ئەرێ وەڵا. سپاس بۆ خوا یعنی پەیامت چێ بۆ موسڵمانی خۆشەویست ئێمە دوو جەژنمانێک کە پێویستە زۆر باش یعنی پێشوازی لێ بکەین زۆر باش خۆمان بڕازەینەوە بۆ جەژنە پیرۆز. پەیامت چییە بۆ بە ڕێزانەی کە زۆر گرنگی پێنادەن؟ هیوادارم مسلمانانە بەردەوام لە نوێژ و قاغەتی خۆیان. ئینشاءالله دەست خۆش کاک یوسف هەمیشار لە جەژن و خۆشیابی. کاک یوسف پرسیارەکەمان بۆ تۆی ئەزیز هاوینە هەواری سیپا کەوێتە کام لەم قەزایانەوە کفری، شارباژێر، ئاکرێ؟ وەڵاهی بەتەکید بە ئاکرێ بیت. بەتەکید؟ ئەگەر ئەوە دەرنەچوو؟ بەڵێ. ئەگەر ئاکرێ دەرنەچوو یعنی لە نێوان کفری و شارباژێڕە؟
ايه كاميانە وڵا تاکیدم ئاکرێە تاکید ئاکرێ هەرێ وڵا بۆ سەردانە کردووە بەڵێ زۆر دەست من دەنم بەڵێ دەی هەمیشار لە جەژن و خۆشیابی کاک یوسفجان سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک ماهیر پەیوەندی دواتر لەبەر دەڕەش کاک ماهیرجان سەلام عەلەیکوم عليكم السلام ورحمة الله باش ما مساء قولاني بريت سپاس بۆ کاک ماهیری ئەزیز لێرەوە تا بەردەڕەش چاو ماچەکەم هەمیشار لە جەژن و خۆشیابی قولان توارم لقل بجداري بكم گیان بەڵام پێ خۆشحاڵم توارم لە یەکەم ڕۆژ جەژن بەشداری بکەم ئێمە زۆر خۆشحاڵترین کاک ماهیرگیان هەمیشار لە جەژن و خۆشیابیت عزیزی سەرکەوتبی ئینشەڵڵا مامۆستای بەڕێز و خۆشەوی دەستخۆش لەم بەرنامەجانە دەکەم تەشەکر خۆم کادر کارمەندان کەنالی ئاسمانی پێیان دەکەدەر و سەرکەوتوبن ئینشەڵڵا سپاس بۆ جەنابەت کاک ماهیر لە مانگی ڕەمەزانە بینەری کەناڵی پەیام و پرۆگرامەکانی بووی وەڵڵاهی مامۆستا من هەر جێبیچ تەلەڤیزۆنم چونکە لەبەری شکار و ڕاستی زۆر بەکەمی جێبیچ تەلەڤیزۆنەکەم زۆر بەکەمی بەڵێ وەڵڵا هەمیشار لە جەژن و خۆشی بەختەوەریا بژی برای من بەڵێ کاک ماهیر پرسیارەکانمان بۆ جەنابەت هاوینە هەواری سیپا ئەکەوێتە کام لەم قەزایانەوە قەزای کفری شارباژێر ئاکرێ بۆزەژێنەما هەوەسە سەرەتا پێشی پسەرەوە کاک سەرکەوتنی دەتوانم بەشداری بکەم لە ڕێی یەک تەلەفۆنەوە نەخێربووی مافی خەڵکی تر نەخۆین داوای لێ ورنەکەم بۆ بەرە داوای لێ بڵێ بەڵێ ئاکرێ بیت بەڵسەی ئاکرێت دوا وەڵام لەکەم کۆڕەکەم سەلام عەلەیکوم بەڵێ ئاکرێ وعەلەیکە سەلام سپاس بۆ جەنابەت هەمیشە هەر لە جەژن و خۆشیابیت کاک شوانە لە گەرمیان سلام عەلەیکوم عەلەیکە سەلام کاک شوانە گیان سپاس دەکەم کاک شوانە هەمیشار لە جەژن و خۆشیابی لێرەوە تا گەرمیان پیرۆزباییت لێ یەکەم پیرۆزبایی لە تۆ لە خانەوادەت و دەستافیان بەنامەیە تباشەکردن بەخواست زۆر سپاس کاک شوانە گیان کاک شوانە بینەری کەناڵی پەیام بووی لە مانگی ڕەمەزانە بەڵێ بە دڵیاوی بینەتانی بەخۆشحاڵی ئێستا ئادەمەکە بەناوبات پێدەکەمان زۆر بێت زۆر سپاس چیت هەبوو بۆ بەرنامەکان وەک پێشنیارت چییە لە داهاتووە وەڵای واداوم تۆ بەرنامە بەتابەتی قارەی پێ بدن و ڕازی لەگەڵ پێی خۆتە بەشداری کاوە هیوادان بەردەوام بن دەستی خۆش بێ سپاس بۆ تۆی ئەزیز کاک شوانە گیان کاک شوانە دیارە لە پەیوەندەکەی بەڕێستەوە ئێمە چینە سەر یەکێ لە پرسیارەکانی تری ئەمڕۆمان پرسیارەکەشمان یەکێک لەم قورئان خوێنانە بەڕەگەز کووردە ئەوە اختیارەکانی ژێتە سەر شاشە یەکێک لەم قورئان خوێنانە بەڕەگەز کووردە منشاوی عەبدولباست عەبدولسەمەد وەلید ئیبراهیم منشاوی عەبدولباست عەبدولسەمەد وەلید ئیبراهیم دڵنیای یاخود هەر لە خۆتەوە نایگۆڕیت وەڵای سێ اختیار هاوکاریە کاک شوانە گیان اختیارەکان با هەر پرسیارەکەش دووارەکەم و یەکێک لەم قورئان خوێنانە بەڕەگەز کووردە منشاوی عەبدولباست عەبدولسەمەد وەلید ئیبراهیم عەبدولباست عەبدولسەمەد دوا وەڵام بەڵێ سپاس بۆ کاک شوانە لێرەوە تا گەرمیان هەمیشار لە جەژن و خۆشیابیت سپاس بۆ تۆ کاک شوانە گیان کاک سەرکەوت دوا پەیوەندیمانە لە بەردەڕەشەوە کاک سەرکەوت گیان سەلام عەلەیکوم الله وبركاته وعەلەیکە سەلام کاک سەرکەوت سەنی مامۆستا گۆران جەژنت پیرۆز بیت زۆر سپاس بۆ جەنابەت هەمیشار لە جەژن و خۆشیابی کاک سەرکەوت گیان کارمەندانی زۆنەکەی پەیام پیرۆز بیت ئەوی بینەر و سەربێت جیاوازی زۆر سپاس کاک سەرکەوت کاک سەرکەوت لە مانگی ڕەمەزانە بینەری پرۆگرامەکانی کەناڵی پەیام بوویت دەستان خۆش بەڵێ بەڕاستی بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت پێشنیار ڕەخنە چیتە کاک سەرکەوت بەردەوامی و دەستخۆشی بۆتان لەڕاستی پێشنیاری بۆ ئەوەی بەڕێز یعنی ئەو بەرنامەیە لە دوای جەژنی ڕەمەزانەوەش هەفتای یەک ڕۆژیش بەردەوام بیت مەمنوونتانی ئەم بەرنامەی ئێمە بەڵێ ئینشاءڵڵا هەوڵ دەدەین پێشنیارەکان بە هەند دۆر بگرین کامەی باش بوو ئینشاءڵڵا بتوانین ڕێوی بکەین لە داهاتووە ئینشاءڵڵا بەڵێ کاک سەرکەوتیان لە بەردەڕەش چۆن بەڕێوە چوو جەژن والله گەلێ خۆش الحەمدولillah هەرە باڵغ بوو گەرمگوڕی ڕاستی جەژنەکە گەلێ خۆش بوو میوانتان زۆر بوو ئارێ بەخوای دەهات دەی هەمیشار لە جەژن و خۆشیابن برای من
بريزمان صيان بله أنا سبارة شركة عبد الباسط عبد الصمد والله بسيارك بداخل بتو قوريت كوتا بيونديت بله برسيارك بو جنابت أقورين بوكو كوتا بيوندي كوتا برسيار بيوندي زول جرتي لا سعيد كوتا برسيار مان بو جنابت محمد كري محمد ناوي الراستقيني كاملة معنية إمامي غزالي إمامي شافعي إمامي نووي بله والله ما شجعان نازم بس راسي هذا اللي ممكن كبسياري بسياري بس تناولنا فهينا والله ترى هو بختي خوته كوتا بيونديتو كوتا برسيارة دوباره كما هو محمد كري محمد ناوي الراستقيني كاملة معنية إمامي غزالي إمامي شافعي إمامي نووي غزالي يرمتي توي برا جان إمام غزالي يرمتي توي برا إمام شافعي بالتأكيد إمامي غزالي دوالام والله معلومات مني يرمتي مدى تولي إمامي غزالي وايا بله إبا دوالام بله با هو بيتن شو شمانية دوالام إمامي غزالي بو كاكسر كوت كوتا السلام عليكم سپاس بۆ تۆ سپاس بۆ یەکە بە یەکەی پەیوەندەکانی ئێوەی ئەزیز ئینشاڵڵا خۆشەویستان هەوڵەدەین لە دوو ڕۆژی داهاتووشە لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست بین ناوبڕێکی کورد وەرەگرین پاش ناوبڕەکە وەڵامە دروستەکانی هەر حەوت پرسیارەکە ئاشکراکەین و تێرپشک بۆ وەڵامە دروستەکانی شەکەین. ونخافت بيننا وشي جران لوني سير وكشي نخافت بيننا وشي دخي دخانا في بيني جوان يكم دسنا برشي دخي دخانا في بيني جواني ما
دسنه برشی روی و جریه واوی عربی گن وقت واله کین وی عربی بحثوی سیخونی گنی عن بلام پاربیه بحثوی سیخونی گنی عن بلام پاربیه خۆشەویستانم بینەرانی کەناڵی پەیام دووبارە جەژن لامولای پیرۆز بێ خۆشەویستان لە یەکەم پرسیارەوە تا حوتەم پرسیار یەتەوە سەر شاشەوە من وەڵامە دروستەکان دەڵێم بۆی وەڵامە دروستەکان وەکو زانیاری لای ئەوەی ئەزیزە بێ یەکەم پرسیار کاملەن بەروارانە ڕۆژی جیانی باڵاپۆشیە بێگومان یەکی شوبات ڕاستەخۆی سەر دووەم پرسیار چکە کاتمان کەمە دووەم پرسیارێتە سەر شاشە مانگی ڕزبەرەکەوێتە کام وەرزەوە هاوین پاییز بەهار بێگومان وەرزی پاییز لەسەر شاشش دیارە ئاماژە بۆ وەڵامی ڕاست کراوە پرسیاری سێمان ژمارە ئاەتەکانی قورئانی پیرۆز بریتیە لە 6326 6322 6236 بێگومان 6236 ئاەتە وەڵا پرسیاری چوارەممان ناوی ڕاستەقینەی نالی شاعیر بریتیە لە ئەحمەد مەلاخدر محەممەد بێگومان خدر پرسیاری پێنجەم هاوینە هاواری سیپە کەوێتە کام لەم قەزایانەوە بێگومان کفری شارباژێر ئاکرێ وەڵامی دروست ئاکرێ پرسیاری شەشەم یەکێک لەم قورئان خوێنانە بەڕەگەز کووردە مانشاوی عەبدولباست عەبدوسەمەد وەلید ئیبراهیم بێگومان عەبدولباست عەبدوسەمەد کۆتا پرسیاریش محەممەد کوڕی محەممەد ناوی ڕاستەقینەی کام لەمانەیە ئیمامی غەزالی ئیمامی شافعی ئیمامی نەوەوی بێگومان وەڵامی دروست ئیمامی غەزالی سپاس بۆ یەکە بە یەکە پەیوەندەکانی ئێوە خۆشەویستان تیرمشک بۆ وەڵامە دروستەکانەکەین بزانین کامیان ئەبێتە خاوەنی خەڵاتی یەکەم ڕۆژی جەژنانەی کەناڵی پەیام با زۆر تێکی بین بۆیەی کەس گلەی مالێ نەکات دوای سندوسخان لە چەمچەماڵ سندوسخان لە چەمچەماڵ خۆشەویستانم سندوسخان لە چەمچەماڵ بووە خاوەنی خەڵاتی یەکەم ڕۆژی جەژنانەی کەناڵی پەیام سندوسخان هیوادارین کە پەیوەندیکە بەو ژمارەی کە ئێستا دێتە سەر شاشە بۆ وەرگرتنی خەڵاتەکەی سندوسخان جارێکتر لە پیرۆزبایی یەکەم کە بووە خاوەنی خەڵاتی یەکەم ڕۆژی جەژنانەی کەناڵی پەیام خۆشەویستانم دووبارە سوپاس بۆ ئێوە هەمیشە لە جەژن و بەختەوەریا بن خوای گەورە جەژن کاتە خێر و خۆشی و بەرەکەت بۆ هەمووتان سپاس بۆ هاوکارانی زێدە ئازیزم زۆر ماندوو بوون لەگەڵمان سپاس بۆ یەکە بێکی ئەو بەڕێزانەی کە ماندوو بن بەم بەرنامەی و ئینشەڵا لە دوو ڕۆژی داهاتوە کاتژمێر 7 جارێکتر دێینەوە خزمەت ڕێز و سڵاوی گۆران محەممەد قوڵ فەرموون لەگەڵ تەواوی هاوکارانی ئەزیزم تا سبەینێ خواتان لەگەڵ هەموو کاتێکدان جەژن و خۆشی بێت.